وڵا بەڕزان بەردەوامی لەگەڵتانە لە تەوەرەی یەکەمی ئەمڕۆمانە باز لە کێشەی مناڵانەکەین بە تایبەتی هێڵی فریاکەوتنی مناڵان کە ژمارە 116 کاکیوامە لەلایەک هیوا سەعید لە هێڵی فریاکەوتنی مناڵان کە لە پرسای ئەو کارەیە و خۆی و هاوکارەکانی ئەم کارەکەن سەرەتا دەمەوێت کاکیوە ئەم شتە زیاتر ڕوونکەیتەوە هێڵی فریاکەوتنی مناڵان ئەم ژمارە 116 چۆنە و ئەمە لە کێکۆ دەستان پێکردووە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان پێشەکەی خۆم بە خۆشحاڵەزانم کاتومەتە لای بەڕێزان هەتاوەکو بۆ سەرجەم مناڵان بۆ سەرجەم ئەو کەسانی کە لە هەرێمی کوردستانە تا لە لای بەڕێزیان ڕوون بێتەوانێت کە هێڵێک هەیە لە هەرێمی کوردستانە لە هەموو هەرێمی کوردستانە و لە ناو شاری سلەیمانیە هێڵەگەی بە ناوی هێڵی فریاکەوتنی مناڵان ژمارە 116 کە ئایا ئێمە یان زۆر بەمان ڕەنگە هەندێک لە مناڵان بپرسن ئایا ئەم هێڵە چییە؟ ئایا ئەم هێڵە سوودی چی؟ ئەتوانێت چ سوودێ بە مناڵان بگەێنێ؟ ئەتوانێت چ سوودێ بە دایک و باوکان بگەێنێ بۆ مناڵەکانیان هەتاوەکو ئێمە بتوانین لە ڕێی هێڵی فریاکەوتنی مناڵانەوە خزمەتگوزاری پێشکەش بە مناڵان بکەین. باش ئەتوان چ سوودێ بە مناڵان بگەێنێ؟ بەڵێ ئێستا بۆ بەڕێستانی ڕوونەکەمانی هێڵی فریاکەوتنی مناڵان لە سەرەتایە باسی ئەوە بکەین لە 1/8/2013 دەستی بەکارەکانی کردووە لە کوردستانە. ئەم هێڵی فریاکەوتنی مناڵانی سلەیمانی لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە هەیە، یعنی واتە لە شاری دوهۆک بەڵێ لە هەموو هەرێمی کوردستانە نەک عێراق لە هەموو هەرێمی کوردستان بە شاری هەولێر و شاری دوهۆک و شاری سلەیمانی طبعاً بە ناحیە و بەڵێ لە هەرێمی کوردستان و لە عێراق ئەوەی ئێمە معلوماتمان هەبێت تەنها لە هەرێمی کوردستانە لە هەڵەبجە و گەرمیان بەڵێ لە هەر هەمووی لە کەرکووکیش بەڵێ ینی بم لەو ناوچانەوانێ هەر هەمووی لە ڕێی لە هەرێمی کوردستانە هەیە مناڵان ئەتوانن بە ژمارەی تەلەفۆنی 116 پەیوەندیکەن بە هێڵی فریاکەوتنی مناڵانەوە. باش کاری ئێوە چیە؟ ئێوە ئەتوان چی بۆ مناڵان بکەن ئەگەر پەیوەندیان بە ئێوە کرد؟ بەڵێ ئەم هێڵی ئێمە با بڵێن هێڵەکە کە پێویستە خەڵک بیزانێ پێویستە مناڵانی بەڕێز بیزانن ئەم هێڵی ئێمە بەلاشە، یعنی بەبێ ئەوەی هیچ تێچوونێکی تێبچێ بەبێ ئەوەی هیچ پارەیەکی تێبچێ، ینی ئەگەر کەسێک تەنها سیمکارتێکی بەدەستەوە بێ وحدەشی تیانەوێت ئەتوانێت پەیوەندی کا بە هێڵی فریاکەوتنی مناڵانەوە. بەڵام ئەبێ ئەوە بزانێ مناڵانی بەڕێز کە تەنها لە ڕێی سێ کۆمپانیاوە ئەتوانێت سێ کۆمپانیای ئیتیساڵات و ئەتوانێت پەیوەندی کا بە هێڵی فریاکەوتنی مناڵانەوە. ئەویش یەکەم لە ڕێی کۆمپانیای ئاسیاسیەڵەوانێ، یعنی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان کۆنتاکتی هەیە علاقە و باڵێن پەیوەندی کە بەستووە لەگەڵ کۆمپانیای ئاسیاسیەڵە لەگەڵ کۆڕەک تیلیکۆمە لەگەڵ نۆرمەڵە یان ئەوانەی کە لەسەر جادەکانە هەیە ئەوەی لەسەر جادەکان هەیە مناڵ ئەتوان بڵێ ئەوانەی یعنی نۆرمەڵی ماڵانی لە ڕێی ئەم سێ کۆمپانیایەوە هەج مناڵێک کێشەیە گرفتێکی هەبێ جا ئەو گرفتە زۆربەی ئەو کێشانی کە کاگیواتە ئەنی ئەو مناڵانی کە پەیوەندی بەێواکەن کێشەکانیان چی لەگەڵێەوە باسەکەن؟ زۆر باش ئێمە لە هێڵی فریاکەوتنی مناڵان ئەرکی سەرەکی هێڵی فریاکەوتنی مناڵان بریتیە لە ڕێنماییکردن، یعنی مهمترین کارکاری هێڵی فریاکەوتنی مناڵان بریتیە لە ڕێنماییکردن بۆ مناڵان یان بۆ دایک و باوک؟ بۆ هەردوویکیان. ئێستا بۆ بەڕێستانی ڕوونەکەمەوە با بڵێن ئێمە لە هێڵی فریاکەوتنی مناڵان ڕێنمایی کۆمەڵایەتی دەرونی پەروەردەیی تەندروستی لەگەڵ قانونی ئەم پێنج ڕێنماییە هەچ کێشەیەک ڕوبەڕووی هەج مناڵێک بێتەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە، یعنی هەج مناڵێک کێشە و گرفتێکی کۆمەڵایەتی هەبێ، هەج مناڵێک کێشە و گرفتێکی دەرونی هەبێ، هەج مناڵێک کێشە و گرفتێکی تەندروستی هەبێ، هەج مناڵێک کێشە و گرفتێکی قانونی یان فیسیۆلۆجی هەبێ، ئەتوانێت ڕاستەوخۆ پەیوەندی بکات بەبێ هیچ دۆدڵەیەک بەبێ ئەوەی هیچ تێچوونێکی تێبچێ ڕاستەوخۆ پەیوەندی بکات بە هێڵی فریاکەوتنی مناڵان. ببوورە کە قسەکەت پێ بڕە بەڵام لەم حاڵەتە ئێوە پێویستان بە خەڵکانی شارەزای دەرونی هەیە، پزیشکی دەرونی هەیە، پزیشکی ئاسایی هەیە، خەڵکانی ئاسایی هەیە، ینی ئەمەتان چۆن حەل کردووە؟ ئێمە لە هێڵی فریاکەوتنی مناڵان طبعاً ئەو هێڵە کۆمەڵێک توێژەری کۆمەڵایەتی و دەرونی بەڕێز لەوێ کار ئەکەن. تەنیا توێژەری کۆمەڵایەتی دەرونی؟ بەڵێ ئەم توێژەرە کۆمەڵایەتی دەرونیانە دەورە و خولی تایبەتیان بینیوە دەربارەی هێڵی فریاکەوتنی مناڵان، دەربارەی ئەو وەڵامانەوەی ئەو سەرجەم ئەو تەلەفۆنانی کە بۆیان هەیە چەندین خولیان بینیوە، خولی دەرونیان بینیوە، خولی کۆمەڵایەتیان بینیوە، جگەلەوەی کە خۆیان پسپۆری کۆمەڵایەتی دەرونی کەسانی یاسایی لەگەڵ کەسانی یاساییشمان هەیە. بەڵێ کەسانی یاساییشمان لەگەڵایە ئەم جۆرە کەسانە ئەو پەیوەندیانی کە بۆمان هەیە بۆن ئەگەر کێشەکە کۆمەڵایەتی بێ ئەوان خۆیان حلیەکەن، پەروەردەیی بێ خۆیان حلیەکەن، یاسایی بێ خۆیان حلیەکەن. دیارترین لەو کێشانەی کە دێن بۆ لای ئێوە یان کێشەیە کە زۆر دووبارە بێتەوە ئێوە بێزار بمنیان دەناڵێن بەدەست ئەوە کێشەوە چین زیاتر ئەو مناڵانەی کە تەلەفۆن بۆ کام مناڵانن لەکوێن؟ بەڵێ
طبعا ئێمە وەکو هێڵی فریاکەوتنی مناڵان تەلەفۆنمان زۆر بۆ هەیە ینی لە سەرجەم شوێنەکان ئێمە لەبەری سەربام حافظەی سلێمانی ئەو تەلەفۆنانەی با بڵێن هیشاری هەولێر بۆ هەولێر ئەچێت هیشاری دهۆک بۆ دهۆک ئەچێت ئێمە لە محافظەی بۆ سلێمانی هێت ئێمە لە سەرجەم شار و شارۆچکەکانی پارێزگای سلێمانی بۆ هێڵی فریاکەوتنی مناڵان ئەم هینەیەت پەیوەندیەکان هێت ئەنجا ئەم پەیوەندیانە کە هێند هەمە جۆرن چەندین کێشەی تایە بەڵام زۆربەی ئەوەی کە ئێمە تێبینیمان کردبێ بە تایبەتی کێشەی پەروەردەیی زۆرە لە هەرێمی کوردستانە یعنی زۆربەی جار ئەو پەیوەندیانەی ئێستا ڕوونەکەمەوە پەروەردەییمان زۆرە لە کێشەی پەروەردەیی بە تایبەتی لە قوتابخانەکانەوە یعنی زۆربەی جار ئەو بە تایبەتی بۆ منە ئامارێکی مانگی 12 پێ بڵێم ینی تقریبا نزیکەی 99 کێشەمان ئێمە چارەسەر کردووە لە مانگی 12 مانگی 12 ساڵی 2015 کە کۆتایی هات لەم 99 45 گیان لە پەروەردەیە بوون ینی 45 ینی نسبەی زۆری لە ڕێی پەروەردە بوو بۆن ئەو کێشە پەروەردەیانەی کە هەیە لە قوتابخانەیە کە هەیە ڕوبەڕووی هەم خوێنکار ئەبێتەوانەیان ئەو کێشە پەروەردەیانە بۆ مناڵی وا هەیە زۆربەی جار ئێمە وەکوتم ڕێنمایی پێشکەشکەین مناڵ تەلەفۆنەکە نازانێت چۆن کاتەکانی خۆی دابشکا سعی بکە مناڵ هەیە پەیوەندی ئەکات ئایا من چ کاتێ سعی کەم بۆ نمونە بەیانی زوو سعی کەم شەوانە تا سەعاتی شەو خۆم سعی بکەم ینی بۆ نمونە ئەو کێشە پەروەردەیەکان زۆرە بە تایبەتی لە کاتی ئیمتیحانەکانە مناڵان با بڵێن یان گەنجان پەیوەندیەکەن بە هێڵی فریاکەوتنی مناڵانە کاگویا لە ماوەی ساڵی ڕابردوو ینی چه ئامارێکتانە لایە چەند پەیوەندیتان پێوە کراوە چەند کێشتان چارەسەر کردوی مناڵان ئێمە لە 1/1/2015 هەتا وەکو 1/1 ساڵی 2016 6,792 پەیوەندیمان پێوە کراوە بەڵام ئەم 6,000 لەناو سلەیمانیە لەناو پارێزگای سلەیمانیە ئەم پەیوەندیانە طبعا دابش ئەبن بەسەر چەند جۆرێکە کە پێویستە ڕوونیکەینەوانێ مهمترین شتیان ئەوەیە کە ئێمە 503 کێشەمان چارەسەر کردووە هی کورد طبعا هێمە هێڵی فریاکەوتنی مناڵان تەنها بەس بۆ کورد نییە بۆ عەرەبیشە ینی ئەو عەرەبە دێنەسەرەوەش بەس یەکەم جار ئامارەکەم بەڵێ ئامارەکەم 503 کێشەمان لە هەرێمی کوردستانە چارەسەر کردووە ینی ئەم 503 کەیسمان هەبووە کە ئەم کەیسانە کورد بوون ئێمە کۆنتاکت قسەمان لەگەڵا کوردن ئەگەر بەڕێنمایی چارەسەر بوو بێ چارەسەر بووە چارەسەریش نەبوو بێ ئیتیجاهی لانی معنیمان کردو بۆ چارەسەرکردنی کێشەی ئەو مناڵی کە پەیوەندیان کردووە و لەو 6,000 41 دانیان زانیاری بووە بۆ منە خەڵک کردوێتی داوای زانیاری کردووە لە هێڵی فریاکەوتنی مناڵان چییە بۆ چییە ئیش و کاری چییە و 311 دانیان با بڵێن پەیوەندی ئیزعاجکردن بووە ینی هەندێک کەس هەبووە ئیکا بۆ ئیزعاجکردن و بۆ خەڵک بۆیان مناڵان بوونەوەنیش وڵی تر جاری وایە گەورەیە جاری وایە مناڵە هەموو جۆرێک کەسێکی تیا لەو ئیزعاجکردنانە و 1659 پەیوەندیشیان پەیوەندی هەڵب بووە بۆ منە کردوێتی توێتی ئێرە خەڵی زێنە منە ئێمە ئێمە کێشەیەکمان هەیە لەگەڵ خەڵی زیینە با بڵێن خەتی زێن کە هەیە لە هەرێمی کوردستانە لە عێراقا هەیە ئەممان کە وەکو ئاسیاسا چۆن تۆ بە 111 تەلەفۆنی ئەوان 116 بەڵام کۆدەکە ئەوەی ئەگەر ئەوان لە ڕێی زیینەوە هەچ کەسێک تەلەفۆن کا بۆ 116 ئەڕوات یعنی لە ڕێی زیینەوە نایە بۆ ئێمە باز ئەگەر لە ڕێی ئاسیاسیاڵ و کۆڕەکەوانێ تەلەفۆن کا بۆ 116 ڕاستەوخی هەیە بۆ هێڵی حاڵەتە کەسێک ئیشی بە 116 زێنە بێت پەیوەندی بەوەکەوە ناچارە ڕوونکردنەوە لێ بەڵێ ترێمەش ڕۆژانە ئەمە بەردەوام ئەو ڕوونکردنەوە یان بە کە بەشداربووانی خەتی زێنەڵێن لە ڕێی زێنەوە تەلەفۆنکەن بۆ هێڵەکەی خۆتان نەک لە ڕێی لە ڕێی ئاسیا و کۆڕەکۆ لە بەرەوە بۆ هێڵی فریاکەوتنی مناڵان هەیە ئەو پەیوەندیە و ئامارێکی تریشمان ئەوەیە با بڵێن ئێمە لە ماوەی ئەو ساڵی 2015 144 کێشەی ئاوارەی هەرێمی کوردستانمان چارەسەر کردووە با بڵێن پەیوەندیان بە ئێمەوە کردووە 144 ئاوارە ئیتر چ سووری بوو بێ و چ عێراقی بوو بێ هەچ ئاوارەکانی سنووری سلێمانی نیان هینی هینی سنووری سلێمانی نەعەفوهی هەرێمنە من لە سەرەتا بۆم باس کردێمە لە بەرێ عێلاقمان تەنها بە پارێزگای سلێمانی و هینی پارێزگای سلێمانیە 144 کێشەی ئاوارەمان چارەسەر کردووە و با بڵێن پەیوەندیان بە ئێمەوە کردووە لە نێوانیشیانە 3398 پەیوەندی بێدەنگی هەبووە ینی جۆرێک پەیوەندیمان هەیە ئەم پەیوەندیە بێدەنگیە هیچ با بڵێن کە پەیوەندیەکان پەیوەندی ئەکات بە هێڵەکانی بێدەنگە کەس قسە ناکات بە زۆربەی کات ئەم پەیوەندیە بێدەنگیانە ئەبن بە کەیس یعنی بۆ نمونە
بۆ نمونە مناڵێک کە تەلەفۆنەکە یەکەم جار ذاتی ئەوەی نییە قسە بکات مەماڵەکە ذاتی ئەوە نیە ذاتی ئەوە نییە کە قسەکە بۆن تەلەفۆنەکە تۆ تەلەفۆنەکە هەڵەگری لەوێ ئێوە چۆندا بۆ کردووە کە مەسەڵەن ئەم کەیسانە هەبن لە ئێوە یان کەیسی وهەیە بێدەنگی بەڵێ زۆرمان هەیە زۆر یعنی بۆ منە ئێمە هەموو ئامارەکان لای خۆمان یەکسەر سیستەمێکمانەی سیستەمەکە با بڵێن تۆماری ئەەکە سیستەمە تۆمارێکەکە ئەمە چەند جار پەیوەندی کردو پێشتر بێدەنگی بووە ئەبینی دوای 4 بێدەنگی بووە بە کەیس دوای 3 بێدەنگی بووە بە کەیس ڕەنگە ئەو مناڵە یەکەم جار نەیوێرا بێ ذاتی ئەوەی نەکردوێ یان ترسا بێت کە پەیوەندیەکە ئاکات بە هێڵی فریاکەوتنی مناڵانە بەڵام بەهۆی ئەوەی ئەو کەسە مختەسانەی کە لە لای ئێمە ئەتوانن بە شێوەیەکی جازبیانە ئەو کەسە ڕاکێشن بۆ لای خۆیان لە کاتی وەڵامانەوەی تەلەفۆنەکەیە هیتر زۆربەی جار ئەم کەیسە بێدەنگیانە ئەبن بە کەیس و ئەتوانن کێشە و گرفتەکانی خۆیان بۆ هێڵی فریاکەوتنی مناڵان باس بکەن و لە نێوان ئامارەکە شابا بڵێن 1940 پەیوەندی هیتریش هەبووە باڵێن پەیوەندی هیتری کاگیوە ینی ئەمەی ئێوە کارێکی لەسەرەکەنەوەی کە کەسێک هێر کێشەی هەبێ و لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندیتان پێوەکە مناڵێک دوجار ئێوەگە بتوانن لە ڕێگەی تەلەفۆن چارەسەری ئەم کێشەی بۆ بکەن یا ڕێنمایی بۆ بکەن بەڵام لەسەر ئەمری واقع ئێوە ئەم کێشانە چۆن بە لایانی پەیوەندیدارە بەستنەوە بەڵێ ئێمە لە هێڵی فریاکەوتنی مناڵان وەکو باسم کرد لەسەرەتا ئەگەر هەچ کێشە و گرفتێک ئێمە تەنها لە ڕێی تەلەفۆن و ئەتوانین ڕێنمایی بکەین ئێمە تەنها لە ڕێی تەلەفۆن و ئەتوانین کێشە و گرفتی مناڵان چارەسەر بکەین بەڵام خاڵێکی خۆتان سەردانتان ناکەن سەردانی ئەوان ناکەن ئەوان سەردانی ئەوە ناکەن تەنیا لە ڕێی تەلەفۆنەوە ئەم هەموو کێشەوایشەکان چارەسەرەکەن بەڵێ ئەو گرفتانی کە بۆم باس کردی کە ڕوبەڕووی ئێمە ئەبێتەوانی و بۆمان هەیە ئەو پەیوەندیانە ڕۆژانە ئێمە لە ڕێی تەلەفۆن و ئەتوانین بۆیان چارەسەرکەین ینی بۆ پێویستی بە ڕێنمایی هەمێ ڕێنمایی ئەکەین بەڵام ئەگەر چارەسەر نەبوو بۆ نمونەوە بەڕێز باس کرد ئەگەر پێویستی بە سەردانیکردن هەبوو یان پێویستی بە جێهەی معنی هەبوو ئێمە لەو حاڵەتایە چیەکەین هێڵی فریاکەوتنی مناڵان پەیوەندی و کۆنتاکتی هەیە لەگەڵ 72 دامەزراوە لە هەرێمی کوردستانە ئەم دامەزراوانە جا دامەزراوە حکومیەکان بێ و دامەزراوە ناحکومیەکانی بێ وەکو منەظەمات وەکو دامەزراوە حکومیەکانی خۆمان ڕێکخراوەکان هەرچیەک ئێمە پەیوەندیمان لەگەڵیانە هەیە کە حاڵەتێکمان بوو ئێمە زۆربەی ڕۆژ ئیشمان زۆربەی ڕۆژ ئیشمان ئەوەیە چکە زۆربەی جار کێشەکان بە ڕێنمایی چارەسەر نابێت بۆی ئێمە پەنا ئەبینێ سەر بەردام و دەستگاجە حکومیەکان بێت چه ئەهلیەکان بێت بۆی ئەوان چکە پێشتر پێش دروست بوونی هێڵی فریاکەوتنی مناڵان کۆنتاکت کراوە لەگەڵ سەرجەم ئەم دامەزراوایانە هەتاوەکو ئەگەر کێشە و گرفتێک هەبێ بە هێڵی فریاکەوتنی مناڵان چارەسەر نەکرێت ئەبێ هەنا ببرێ بۆ ئەو دام و دەستگایانی تەلەفۆنێکی سیر بۆ ئێوە هاتووان پەیوەندیەکی سیرکەوا بێت پێتان سیر بێ یان چۆن ئێوە ئەتوان مەسەلەن بڕوا بەو پەیوەندیە بکەن کە بۆتانێت طبعا ئێمە ئەو پەیوەندیانە کە بۆمان هێت زۆربەی جار ئەو مناڵانە کە تۆ کە قسەی لەگەڵ ئەو کەسەکەی یان لەگەڵ ئەو مناڵایە کە قسەی لەگەڵاکەی طبعا ڕازگۆییەکی تایە زۆربەی جار ئێمە کەیسەکانمان نەک یەکجار هەیەی 2 ساڵە لەگەڵمانەیە هەیەی 2 ساڵە کۆنتاکتی هەیە لەگەڵمان ینی بەردەوام هەچ کێشە و گرفتێکی هەبێ مناڵێک پەیوەندیەکات بە هێڵەکەەوە ئەجا ئێمە لەم زروفەیە بەڕاستی حەزەکەم تەنها کەیسێک هەیە بۆ بەڕێستانی ڕوونکەمەوە کە زۆر بەداخۆ ئێمە زۆر پێی حەزین بووین زۆر پێمان ناخۆش بوو ینی بەڕاستی لەم زروفەی کە ئێستا ڕووی کردوتە هەرێمی کوردستان تقریبا 2 هەفتە لەم پێش مناڵێک تەلەفۆنی بۆ کردین وتی باوکم پێشمەرگەی ئێستا لە بەرەی جەنگایە پەیوەندی کرد داوای ئەوەیە کرد کە هاوکاری مادی بکرێن کە لە 6 مناڵ پێک هاتبوون لە عیلەکە باسی ئەوەی بۆ کرد کە ئێمە هیچ شتێکمان نییە بیخۆین تەنانە 2 هەفتەیە بەس پەتاتە ئەخۆین بەس پەتاتەی کوڵاوە لە وەڵامی پەیوەندەکە طبعا ئەم مناڵە داوای ئەوەی کرد کە هاوکاریان پێشکەش بکرێ لەو فریامان کەون هیچمان نییە و باوکیشم ماوەکی زۆرە معاشی وەرنەگرتووە لە بەرەی جەنگایە ئێمەش طبعا وەکو بەڕێزتان بۆم باسکردن لەسەر لە پێشرا ئێمە پەیوەندیمان بە سەرجەم ڕێکخراوەکانەوە هەیە بە دام و دەستگاکانی هەرێمی کوردستانەوە هەیە پەیوەندیمان کرد بە 1-2 ڕێکخراوەکو بۆن من ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ڕێکخراوی CDO ڕێکخراوی ستێپ بەڕاستیەمانە زۆر هاوکاری ئێمە باشەمە بۆ کەسێک ئێوە ئاوا چارەسەرتان کردێن بۆ کەسێک چارەسەرەکە ئاسانە بەڵام ئێستا لە قەیرانی دارانی زۆربەی مناڵەکان لەو وەزعیان یان زۆربەی خەڵکان جا بێجگە لەوەش لە مەکتەبەکان ئاگدارن کە مناڵی ئاوا هەیە
یان زۆر بووە ڕۆژ بە ڕۆژ زۆرە بێت طبعا لە قەیرانی داراییە لەوانەیە زۆر دەسەڵات نەبێت چرەمە ئیشی ئەوەش نییە طبعا ئێمە ئیشی ئێمە نییە بەڵام لەلایەکەوە تقریبا ئیشی ئێمە بۆچی ئێمە لەبەری هەج مناڵ هەچ پێویستیەکی هەبێ هەچ کێشە و گرفتێکی هەبێ ئێمە بۆی چارەسەکەین کێشە و گرفتی و عایلێژەوە بۆ کە نانی نییە بیخوا کە قوتی نییە ینی ڕۆژانە چی بخوا نانی چی بخوا لەبەرەوە ئەو هانەی هێناو بۆ ئێمەش بە ڕاستەکەی سوپاسی و ڕێکخراوانە ئەکەین ئەمێ بە کورتی لەسەر ئەو ینی تۆ باست کرد کە پێشتر هەنگاوێکتان ناوە ینی ئێمە چۆن سەردانی خوێندگەکانتان کردووە چۆن ینی ئەو شوێنانتان کرد کە مناڵانی تیان و چۆن توانیتان ینی ڕاستەخۆ بیان بینن ڕوونکردنەوەی خۆتانیان بێنێ ئەم هێڵەیەوە چییە چۆن نتوانێت کێشەی مناڵ چارەسەر بکە وشارکردنەوەتان چی و چۆن بووە طبعا ئێمە لە پێشترا پێش چەند ماگێک لەم و پێش ڕێکخراوی یونیسف ئێمە زۆر سپاسیانەکەین هاوکاری و دامی هێڵی فیراکەوتنی مناڵیان زۆر کردو هەر لە سەرەتای دروستبوونی و هەتا ئێستاش بۆ بەردەوامیش هەر لەگەڵمانان ئەوان دامی هێڵی فیراکەوتنی مناڵانیان کرد هەتاوەکو ستافی هێڵی فیراکەوتنی مناڵان گەڕان بە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە بە تایبەتی ئێمە لە محافظەی سلەیمانیە شار و شارۆچکەکان گەڕاین و لەگەڵیشیان لە زمنیە بە زۆری قوتابخانەکان گەڕاین قوتابخانەکان بە هەموو جۆرێکان و قوتابخانە ئەهلیەکان ئینگلیزیەکان بۆ نمونە کوردیەکان عەرەبیەکان و لە هەمان کاتا کەمپەکان گەڕاین هەتاوەکو لەوێن چاومان بە مناڵانکان چاومان بە گەورەکان کە هەتاوەکو پێیان ئاشناکەین کە هێڵی فیراکەوتنی مناڵان چییە هەتوانێت چه خزمەتێک بەوان بگەێنێ و تەنها خاڵەگەمەیە عەفوون کەم ڕوونی کەمەوە زۆر مهمە هێڵی فیراکەوتنی مناڵان کە مناڵان بۆی زۆر ئیطمئنان بن لەوە کە زۆر دڵنیا بن هێڵی فیراکەوتنی مناڵان سەرجەم ئەو پەیوەندیانەی ئەیکەن ئەو مناڵانە پەیوەندیانە زۆر نهێنیە یعنی هیچ کەس ئاگەی لە پەیوەندیەکان نییە کە ئەمە خاڵێکی نەکن بۆ دایک و باوک مەبەسم لەوەی کە ئەو مناڵی کێشەیەکی بێ پەیوەندی ئەکات ئەم پەیوەندی زۆر نهێنیە پارێزراوە تەنها لە بینی خۆی و لە بینی ئەو توێژەرە بەڕێزەیە کە وەڵامی تەلەفۆنەکەیاتەوە بۆیە داواکارم لە مناڵان یان لە دایک و باوکان کە کێشەیەکی مناڵانیان هەیە و ئێمە هێڵی فیراکەوتنی مناڵان بۆ معلوماتی بینەرانی بەڕێز تەنها بۆ مناڵ نییە ئێمە هێڵی فیراکەوتنی مناڵان بۆ گەورەکانیشە ئێمە زۆربەی جار دایک و باوک تەلەفۆنمان بۆکە ئەڵێ چی بکەم لەگەڵ مناڵەکەمان چۆن تەعاملی لەگەڵ بکەم ینی بۆ منە مناڵەکەم چۆن شیری بەمێ مناڵەکەم چۆن ڕای بێنم کە نان بخوات یعنی زۆربەی جار ئەو دایک و باوکە بە ڕێزەکانی ژیان ئەو کەسانەی کە کێشیان هەیە مناڵەکان یان خوشکەکەی یان براکەی پەیوەندیمان پێوە ئەکات بۆ هێڵی فیراکەوتنی مناڵان بۆیە لەبەرەوە هێڵی فیراکەوتنی مناڵان تەنها مختەز نییە بە مناڵ گەورەکانیش ئەتوانن پەیوەندیکەن بە هێڵی فیراکەوتنی مناڵانەوە بەڵێ سپاس بۆ هیوا سعید لە هێڵی فیراکەوتنی مناڵانی سلێمانی